لە 100 چاکبوونەوەی کۆرۆنا کە لێکۆڵینەوەیان لەسەر کراوە 60یان تووشی هەوکردنی درێژخایانی دڵ بوون. ئاشکرابوونی ئەم کاریگەریانەی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر ئەو کەسانی چاک دەبنەوە جێی نیگەرانیە و بۆ پێی تا 25 ئابی ڕابردوو زیاتر لە 23 ملیۆن کەس تووشی ڤایرۆسەکە بوون و 16 ملیۆن چاک بوونەتەوە. مەزەندە دەکرێت کە 10 ملیۆن لەوانەی چاک بوونەتەوە تووشی هەوکردنی دڵ بوو بن. هەوکردنی ماسوولکەکانی دڵ حاڵەتێکی مەترسیدارە و کاریگەری کوشندەی لەسەر ژیانی مرۆڤەکان هەیە. کاتێک ماسوولکەکانی دڵ تووشی هەوکردن دەبن توانای نارنی خوێن بۆ ئەندامەکانی جەستە کەم دەکات و بە شێوەیەکی ناڕێک لێ دەدات. لەو حاڵەتەشدا ئۆکسجین بە ڕێژەیەکی کەم دەگاتە ئەندامانی جەستە و ئەمەش ئەگەری ڕوودانی جەڵدەی مێشک زیاد دەکات. بە جۆرەی ڕێکخراوی تەندروستی جیهانی کەسانی بەتەمەن و ئەوانەی نەخۆشی درێژخایانیان هەیە وەک ڕەبۆ، شەکرا، ژێرپەنجە لە کاتی توشبوونی ڤایرۆسی کۆرۆنا ئەگەری توشبوون بە نەخۆشی مەترسیداریان زیاترە. لێکۆڵینەوەکە تاکید لەوە دەکاتەوە کە پێویستە حکومەتەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە پلەی یەکەم هەوڵەکانیان بۆ ڕێگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا چڕ بکەنەوە و پێویستە بەرپرسانی تەندروستی و کەناڵەکانی ڕاگەیاندن بەردەوام تاکید لە گرنگی بەستنی دەمامک و دەستشوێردن و بە شێوەیەکی بەردەوام بە ئاو و سابوون بکەنەوە. هاوڵاتیان پابەندی دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی بن لایەنی کەم بۆ ماوەی 2 مەتر و ئەگەر هەمووان پابەندی ڕێکارەکانی خۆپارێزی بن پێدەچێت حاڵەتەکانی توشبوون بە ڤایرۆسەکە و ژمارەی ئەو کەسانی لە ئایندەدا تووشی نەخۆشیەکانی دڵ دەبن کەم ببێتەوە.